بەڵێ کاکە باس ئەم کاتتان باش لایەنەکان نە لە نێو پەرلەمان و تاوەکو ئێستاش نە پێنج لایەنەکە لە کۆبوونەوەی بەردەوامیان کە هەیەەوە پێی وتەی ئەو کەسانی کە ئێنارتی لە دوانی لێ وەرگتون کە بەشداربووی ناو کۆبوونەوەکان و تاوەکو ئێستا هیچ ئەنجامێکی نەبووە. ئایا کۆبوونەوەکان بەکوێ دەکەن، ئەنجامیان چی دەبێ؟ زۆر سپاسی بینێرانی خۆشەویست دەکەم. دیارە ئەم جەدەل و گفتوگۆیانەی کە ئێستا کە لە هەرێمی کوردستان لە ناو لایەنە سیاسیەکان لە پەرلەمانی کوردستان کە بەردەوامە بەڕاستی خەڵکی کوردستانی زۆرمان دیویلا کردووە لەم بارودۆخەی کە ئەمڕۆکە خەڵکی کوردستانی تێکەوتووە. هەر ئێستا پێشەوەی دەست بە قسەکانم بکەم کە گەنجێکی ئەم هەرێمەی خۆمانم بینی کە زۆر کە لە بارودۆخێکی ئاسایی دامەزراوی شەکاریشی هەیە، بەڵام بێگومان ئەم هەموو جەدەل و گفتوگۆی هەرێمی کوردستان کە زیاتر جەدەلەکانمان لەسەر دەسەڵاتە نەک لەسەر خزمەتکردنی خەڵکی کوردستانە، خەڵکی هیلاک و ماندی کردووە لە هەموو ئەو بابەتانەی کە پەیوەندی بە دەسەڵاتەکانەوەی چ دەسەڵاتی حکوومەت هێرێم و پەرلەمانی کوردستان تا پێکات هەشت مانجی خایان ئەمڕۆ لەسەر دەسەڵاتی سەرۆکی هەرێم بەڕاستی گفتوگۆیەکانمان خەڵکی هیلاک و ماندی کردووە. پێویستە کە چەند مانجێک لەسەر دەسەڵاتەکانی خۆمان بۆ مانەوەی خۆمان بۆ هێزی خۆمان کە دادەنشین و گفتوگۆ دەکەین و ناگەینە ئەنجام بەڕاستی بۆ خزمەتگوزاریەکانی خەڵکی کوردستانیش ئەو دانیشتانە بکەین کە ئێستا کە بارودۆخی خەڵک لەو پەڕی ناخۆشی و بێموچەیدایە. دیارە ئەو دانیشتانەی کە ئێستا بەردەوامە خۆزگا زۆر زووتر بەردەوام بووایە نەگەیشتایە ئەو کاتەی ئێستای کە ماوەی سەرۆکایەتی هەرێم کاتەکەی کۆتایی هات دەکرا. ئێمە وەکو لیستی سەوز لە پەرلەمانی کوردستان سارێک بەر لە ئەمڕۆ باس لەو بابەتەمان کردووە بە سێ قۆناغ. جاری یەکەمیان بە یادداشتێک بۆ پەرلەمانی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و جاری دووەمیشیان بە پرۆژە یاسایەک بۆ پەرلەمانی کوردستان و بۆ جاری سێم وەکو ڕوونکردنەوە یەک یادداشتێکماندایە دەستەی سەرۆکایەتی کە کات بەدەستەوە نامینێ کە ئەویان دوای یادداشتمان مانجیدەی 2014 بوو کە ئەو کاتە دەستمان بە پێکەینانی لیژنەی هەموارکردنەوەی دەستور بکردایە بۆ ئێستا کە بۆی کە ئامادە بکرێت و ئێستا نەکەوینە ئەو فراغە و ئەم هەموو گفتوگۆ و جەدەلە هەڵناگرێت. بۆیە پێویستە بەڕاستی لەسەر لایەنەکان کەسمان دۆڕا و براوە نین. ئەگەر تەنەزول بۆ یەکتری بکەین، ئەگەر لە ڕێگایەکان بەرەوپیری یەکتری بین لە ناوەڕاستدا تەوقەی سازان و لە یەکتر گەیشتن و تێگەویشتن بکەین بۆ هەمومان بەڕاستی بە تەنەزولی بزانین لە هەرێمی کوردستان ئەگەر بین لەسەر بەشێک لەو داواکاریانی بەرامبەرەکانمان هەیەی بیکەین. بێگومان خەڵک لێمان ماندی بووە، خەڵک چیتر لێمان قبول ناکە تەنها لەسەر کورسی پۆستەکانی خۆمان ئێمە هەرێمی کوردستان بەرەو ئارۆزی بەرین. هیوادارم لایەنەکان دانیشتانەی ئێستایان هیچ ئەنجامێکی نەبوو بە پێی ئەوانەی کە گوێم لە ڕاگەیاندنەکان دەبێت. هیوادارم لە دانیشتنی سبەی داهاتوو هەموو لایەکمان تەنەزول بۆ یەکتری بکەین و ئەو سیستەمەی کە باز دەکرێت کە سیستەمی پەرلەمانیە و هەموو خەڵک دەزانێت و بە تایبەتی جەنابی سەرۆکی هەرێم کە لە 30 حوزەیران کە مادەی دووەمی تایبەت بوو بە گەڕانەوەی دەستوری هەرێمی کوردستان و کە دەبوو ئێستا کە دەستوری هەرێمی کوردستان هەموار بکرایەوە. بەڵێ قوربان. بەڵێ کاگا باس ئێستا ینی پاشەوەی کە لایەنەکان ناکۆک بوون لەسەر ئەو پرسی کە هەیە پرسی سەرۆکایەتیێرن، بەڵام ئێستا هەستەکرێت ڕنگدانەوەی هەیە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان. وەزارەتی دارایی وەڵامی وەزارەتی سامانە سروشتیەکانی داوەتەوە، یەکتر تۆمەتبارەکەن بەوەی کە ئەویان پارەی ئامادە نەکردووە بۆ ئەوەی موچەی هاوڵاتیان بدا. ئەمە بەکوێگە ئایا ڕنگدانەوەی زیاتری ئەبێ لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانیشدا؟ وەڵا بەداخەوە تەبعەن ئەگەر ڕنگدانەوەی زیاتری نەبێت، بەڵام خەڵک وا چاوەڕوان دەکات کە ڕنگدانەوەی زۆر زیاتر و بەڕاستی ناخۆشتری لێ دەبێت. لە بەروەی هەموو لایەکمان دەزانین جگەلەوەی خەڵک 3 مانگە موچەی وەرنەگرتووە. ئێستا لە کاتی خۆی کە لە ڕابردوو 10 ڕۆژ پێش ئێستا دەست بە دابشکردنی موچەی برا پێشمەرگەکانمان دەکرا، بەڵام ئێستا کە دوا کەوتو و هەتا ئێستا کە پارەی فرۆشتنی نەوت کە لەگەر کۆمپانیایەکی تایبەت مەسەرەن عەقد کراوە کە دەبوو لە 15 ئاب 800 ملیۆن دۆلار بگەیشتە دەست حکوومەتی هەرێمی کوردستان و تەسلیم بە وەزارەتی دارایی بکرایە. بەداخەوە ئەگە تەسلیمیش کرابێت تا ئێستا تەسلیمی وەزارەتی دارایی نەکردووە. بێگومان ئەمە ڕنگدانەوە ئێوەیە، یعنی ئەگەر منی جوانەرێم ئەمە خەڵک وا دەرێ بێگومان هەرواشە ئەگەر کاگا باس. بەڵام ڕۆڵی پەرلەمان گرنگ نییە کە لەم کاتێ ئەگەر حاڵەتەکە زیاتر هەست پێ بکەن بە دوای بابەتەکەیە بڕۆن ڕێگری بکەن لەوەی کە وەزیر و وەزارەتەکانیان بەشدار بن لەو ململانەی کە لە هەرێمی کوردستانە بۆی ئەوەی کە ئەو مەترسەی تۆ باسی کرد بۆی زیاتر نەبێ. ئەمە ئەرکیەوە نییە؟ بێگومان هەرچی ئێمێ و لیژنەی تایبەتمەندیشەوەی من ئاگادار بم بە دواداچوون بۆ ئەو مەسەلەی دەکا و بەداخەوە نوێنەرانی هەموو لایەنە سیاسەکانمان لە حکوومەتی هەرێمی کوردستان حەقوانیە بەڕاستی ڕنگدانەوەی لایەنە سیاسیەکان و ئەم بارودۆخەی ئێستا تاسیل بکاتە سەر خزمەتگوزاریەکانی خەڵکی کوردستان. ئێمە هەزاران بەدەیان هەزار پێشمەرگەمان لە سەنگەرەکانە کە ئەرەندامی هەموو لایەنە سیاسیەکانن
ئەمڕۆکە ئەم بارودۆخەی کە کەوتۆتە ئێرانە نیگەرانی بۆوان دروست کردووە دڵڕاوچەی دروست کردووە لە ناو خۆیان کە ئەم بارودۆخە بەکوێ دەگا لە جیاتی ئەوەی ئێمە بڕیاری ئەوە بوو کە ژیانیان باشکەین گوزەرانیان باشکەین موچەکانیان باشکەین ئەمڕۆ موچەکانیان دوا دەخەین بەهۆی ئەمەی کە ئایا چێ دەبێت بە سەرۆکێرەم یان چێ نابێت بە سەرۆکێرەم ئایا سیستەمی ئەم هەرێمی کوردستان کام سیستەمیان سەرکەوتوو دەبێت یان ژێرکەوتوو دەبێت ئێمە بە هەموو لایەکمان و خەڵکی کوردستان ئەم ڕاستیانە بزانێ ینی ئێستا کێشەکان زیاتر لەسەرەوەی کە سیستەمی هەرێمی کوردستان کام سیستەم بێ سیستەمێکی نیمچە پەرلەمانی بێ یان پەرلەمانی تەواو بێ ئێمە لە حکومەتی هەرێم لە حکومەتی عێراقین هەرێمێکی لەو حکومەتە حکومەتی عێراق سیستەمەکەی سیستەمێکی پەرلەمانیە بێگومان بۆ ئەم بارودۆخەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ عێراق و جاکە بۆ کوردستانیش بە تایبەتی سیستەمی پەرلەمانی باشترین سیستەمە بۆ بەڕێوەبردنی وڵاتەکەمان. پارتی دیموکراتی کوردستان لە زاری یەکێک لە ئەندامانی سەرکردایەتیانەوە ئاڵێ ئێمە پرۆژەکەی پارتی پرۆژێکی یاسایی نییە بەڵکو وەرەقەیەکی سیاسیە. کاتە پێ دوایە پرۆژەکەی پارتی لەبەر ئەوەی پرۆژەیەکی با بڵێ وەرەقەیەکی سیاسیە بابەتەکە یاسایانە بۆ ئەوان نایەتە پێشەوە سەرکەوتوو نابنەگەر بە یاسانە بچنە پێشەوە. بێگومان ئێمە زیاتر لە مانگێکە کە هەموو لایەنەکان هەر چوار لایەنەکە پێنج لایەن یعنی بزوتنەوەی ئیسلامیش پرۆژەیان هەبوو ئیمزایان کردووە کە هەموو لایەنەکان پرۆژەیان هەبوو خصوصیانە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە و بۆ گۆڕینی سیستەم و بۆ هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم بەڵام بەداخەوە پارتی دیموکراتی کوردستان هەتا ئێستاکە هەروەکو ڕاگەیاندن دەرێ ئێمەش پرۆژەیەکمانەیە پرۆژەکەیان وەک وەرەقەیەکە بۆ گفتوگۆکردن لەگەر لایەنە سیاسیەکان هیچ ئەم بابەتە بابەتێکی یاساییشە و یاساییە و سیاسیشە بۆیە ئەمە لەبەرەوەی لەو هەرێمی کوردستان ئێمە دەستورمان نیە کە دەستورمان نییە ئەم یاسایانە حکمی دەستور دەکەن بۆیە پێویستە هەم لە پەرلەمانی کوردستان ئێمە یاسایەکان گفتوگۆی لەسەر بکەین لە هەمان کاتدا پێویستە لایەنە سیاسیەکانیش سازانی لەسەر بکەن و بگەن بە ئەنجامێک بۆیە بەڕاستی ئەوەی پارتی دیموکراتی کوردستان هەتا ئێستا خەڵکی کوردستان بەڕوونی ئەوەی کە تێگەیشتووە ئەوەی دەیزانێت تەنها ئەوەی ئەوان دەیانەوێت جەنابی کاک مەسعود وەکو سەرۆکی هەرێم دابەندرێتەوە یعنی ئەوە ئێمە نین بتوانین دایبنێنەوە یان نەتوانین دایبنێنەوە ئەمە یاسای ڕێگرە لەم بابەتە ئەوە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2005 هەمانە یانی یاسایەکە ڕێگرە لەوەی کە دەرێ هەر کەسێک کە دەبێت بە سەرۆکی هەرێم دوو ویلایەت دەبێتێ بەڵام بە یاسای ژمارە 19 لە مادەی یەکەمی دوو ساریشی بۆ درێژکراوەتەوە کە دوو ساری بۆ درێژکراتەوە ئێستا کە ئەمە یاسای ڕێگرە لە ئێمەی پەرلەمانتاران کە ناتوانین بۆ درێژکەنەوە بەڵام بەداخەوە برادرانی پارتی ینی بەبێ ئەوەی هیچ قەید و شەرتێک دەیانەوەی بۆی درێژکرێتەوە یعنی ئێمە ناتوانین یاسا پێشەکەین دەبێت بابین بە هەمومان پێکەوە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان هەموار بکەینەوە ئەو کاتە دەتوانین دوو قسە لەم بابەتە بکەین. بەڵێ کاک عەباس سبەینێ لایەنەکان وا بڕیارە کۆبنەوە لە کۆبنەوەکانی ڕابردووش وا باسکرا کە ئەنجامێکی نەبوو چاڕوانەکرێ لە کۆبنەوەی سبەینێ ئەنجامێکیانە بێ لایەنە سیاسیەکان وڵا هیوادارین ئەنجامی هەبێ و هیوادارین لایەنەکان بەڕاستی گوێ لەو هەموو قسەی نوێنەرانی خەڵکی کوردستان پەرلەمانتارەکان خەڵکی کوردستان ئەو بەرنامانەی کە بەڕێستان کە ڕای خەڵک وەردەگرێن هیوادارم ئەم بەرپرس و دەسەڵاتدارانەی کە بۆتنە ئەرقەلە لە بەردەمی ئەم ڕێک نەکەوتنە گوێ لەمانە ڕابگرن بزانن خەڵکی کوردستان چی دەوێت چ داواکاریەکان دیاریکراوی کێ ئەرقەلەیە لە بەردەم ڕێک نەکەوتنی لایەنەکان کە تۆ باسێکەی من بۆ ئەوەی لێرانە من هەز دەکەم هەموو لایەکمان زمانی مرونەت و سازان بەڕاستی قسە بکەین بۆی هەمومان نەبینە سەبەبێک نەبینە سەبەب بۆ ئەوەی کە وەزعی کوردستان لە جیاتیەوەی بەرەو ئارامتر و بەرەو خۆشگوزەرانی بەرین بەرەو ئاڵۆستری بەرین بەڵام بێگومان خەڵکی کوردستان ڕاستیەکە دەزانێ یعنی ئێمە ئێستا کە لێرە گفتوگۆیەکەمان لەسەر سیستەمی هەرێمی کوردستانە با خەڵکی کوردستان بزانێت بۆ دەستور بڕیاردرا لە ساڵی 2013 بگەڕێتەوە بۆی هەموار بکرێتەوە سیستەمی هەرێمی کوردستان بگۆڕین بیکەینە سیستەمێکی پەرلەمانی خۆ گەڕانەوە و هەموارکردنەوەی ئەم سیستەما بۆ ئەمە بوو کە سیستەمەکە بگۆڕدرێ ئەو کاتە دەزانی و ئێستا کەش خەڵکی کوردستان باش دەزانێت زۆرینەی هەر زۆری لایەنەکان ئەگەر بە ژمارەی دەنجی نوێنەرەکانیان بێ 1167 کەس دەنجی داوە بەم نوێنەرانەی کە داوای سیستەمی پەرلەمانی دەکەن بەڵام 780 کەس دەنجی داوە بەم نوێنەرانەی کە لە پەرلەمان و داوای مەبەست لە ملیۆنێک بوو ملیۆنێک و 1670 کەس دەنجی داوە بەم نوێنەرانەی لە پەرلەمان ئەمڕۆ داوای سیستەمی پەرلەمانی دەکەن بەڵام 780 کەس دەنجی داوە بەو نوێنەرانی ئەمڕۆ داوای سیستەمی نیمچە سەرۆکایەتی یان سەرۆکایەتی دەکەن کەواتە ئەگەر ئێمە دەگەڕێنەوە بۆ خەڵک دەبێت گوێ لە ڕای خەڵک بگرین ئەمە دەنجی خەڵک. کاک عەباس لە نێوان هەموو لایەنەکان ڕێگنەکەوتنی لایەنەکان سەرنەکەوتنی پرۆژەکانتان لە پەرلەمان ترسیەوەتان نییە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە هەمووتان نیگەران بن؟ بێگومان حەق خۆیانە لە هەمومان نیگەران بن یعنی هەتا لەوانەیە کە ئێمە لەوانەیە
بەشی کەمان پێ ببڕێت لەم بەرپرسیارەتی لەم بارودۆخە دروست بووە بەڵام خەڵکی کوردستان ئێمە هەڵبژاردۆ بۆی چارەسەر بۆم کێشانە بدۆزینەوە بە هەر شێوە و نرخێک بێ خەڵکی کوردستانی تر ناتوانێت بەرگەی ئەم بارودۆخە بگرێت کە لە هەرێمی کوردستان لەلایەکەوە شەڕی تیرۆریستانی داعشمان لەسەرە لەلایەک خەڵک موچەی نەماوە پرۆژە خزمەتگوزاریەکان نەماوە خەڵکی گەنجی ئەم هەرێمی کوردستانە لەبەر بێکاری و بێموچە و ئەوە دەڕوا بۆ دەروی وڵات کەمە سەروەت و سامانش گەلێ گەورەی و هەرێمەکەمانە دەبووی ئێستا لەم کاتەیە حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکایەتی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان دانیشتەکان و گفتوگۆکانی لەسەر ئەمە بووایە چۆن چارەسەر ئەم کێشەیە بکەن نێلین گەنجانی هەرێمەکەمان بەرەوەی دەرەوەی وڵات بڕۆن بەڵام بەداخەوە لەسەر کورسیەکان کێشەمان هەیە بۆیە خەڵکی کوردستان هەرێکی بەر شێوەیەک لێمان ناڕازی بێت ئەم هەموو بیانۆی لایەنەکان بۆ ڕێک نەکەوتن ئەگەر سبەی نەگەریمان لایەنەکان لە کۆبوونەوەکەی شاری سلێمانی ڕێک نەکەوتن باشتر نییە کە چەند لایەن پێکەوە کە با بڵێن بۆ خەڵکی ڕوونکەنەوە کە کێ ڕێک ناکەوێت یعنی بۆ نمونە ئێوە کوێکەتی نیشتیمانی کوردستان بەرپرسیارەتی گەورەتان لە ئەستۆ ینی هاوڵاتیەک لە هەرێمی کوردستان دەیەوێت ئەم قەیرانی هەرێمی کوردستان تایەتی تێیپەڕێنێ بێگومان بەڵام هەتاوەکو دوا هەناسەی تروسکایی ڕووناچی لە بەیەکگەیشتن پێویستە لە ڕاگەیاندەکانیش بەڕاستی جارێ باز نەکرێت بۆ ئەوی نەبێتە هۆی نیگەرانی و لێگرژین بەدوای ئەو بابەتە دابچن بۆی بگەن بە ئەنجامێک و بۆی ئەنجامی باشە بێ بۆ خەڵکی کوردستان و دڵخۆشکردن بێ بۆ خەڵکی کوردستان بەڵام ئەگەر لە نەتیجەی کۆتایی یعنی لایەنی بەرامبەر کام لایەنیانە ئەگەر پارتیان نایەت تەنەزول لە هیچ بابەتێک ناکا و تەنها داواکاریەکەی خۆی دەیەوێت جێبەجێ بکە ئەوە پێویستە بەڕاستی ئەم لایەنانەی تر بێن ئەم بارودۆخە بۆ خەڵکی کوردستان ڕوونکەنەوە برێن خەڵکی کوردستان فەرموو ئێوە حەکەم بن و ئێوە بڕیار بدەن نەک ئێمە بڕیار بدەین بەڵام بەداخەوە ئێستا ئەگەر پارتی پێی وابێ ئەم هەڵبژاردنەی کە چەند ڕۆژی ئەم کۆبوونەوەی کە پەرلەمان چەند ڕۆژی ڕابردوو ئەنجامدرا ئەم کۆبوونەوەی پارتی سەرکەوتوو بووە ئەمە هێزی پارتیە سەرکەوتوو بۆ وانە ئەگەر لایەنی چوار لایەنەکەش پێیان وابێت لە کۆبوونەوەکەی 23 حزەیران ئەوان سەرکەوتوو بۆتن بەسەر پارتی ئەوەشان وانە ئەمە کۆبوونەوەیەکی ئاسایی و یاسایی پەرلەمانی کوردستان بووە پێویستە لە هەر بارودۆخێک دێتە پێشەوە بیکە کەس بەسەر کەس سەرکەوتوو نەبووە و کەسیش دۆڕاو براوە نییە تەنها ئەوەی کە براوە دەبێت خەڵکی کوردستانە با هەمومان هەنگاوەکان بۆ بردنەوەی خەڵکی کوردستان بنێن نەبووی چ لایەنێکی سیاسی ئێستا کاتی هەڵبژاردن نییە بۆی پروپاگەندە بکەین ئەمە هێشتا کاتی زۆر ماوە یعنی کەیلی ئەو کاتە هادە و کاتە دەتوانین قسەی خۆمان بکەین با ئەمڕۆ با مناقەشەکانمان با جیاوازیەکانمان لەسەر چۆنیەتی خزمەتکردنی خەڵکی کوردستان بێ بەداخەوە ئەوەی لە بیرمان نەماوە خەڵکی کوردستانە کە هەڵبژاردنەکانیش دێن هەمومان خۆمان دەکەین بە مەلایکەت و کە ئێمە خزمەت گوزارین بەداخەوە بەڵام پارتی دیموکراتی کوردستان بە تایبەتی جەنابی کاک مەسعود پێویستە زیاتر بێتە پێشەوە لەم بابەتە ناکرێت لەسەر کورسی لەسەر پۆستی سەرۆکی هەرێم ئەم هەرێمە تووشی قەیران و نیگەرانی بێت ئەمە ئەوەی بەرپرسیارەتی یەکەمە دەتوانین لیست یەکەم کە پارتیە تەنازل لە سیستەمی پەرلەمانی و پەرلەمانیەکە دەکا نە لە سەرۆکایەتی هەرێم دەکا پێویستە وەرەقەیەکمان پێشەش بکە وەکو پرۆژەیەک بێن گفتوگۆی بکەین لە پەرلەمانی کوردستان بزانین بە چ شێوەیەک دەیەوێت سەرۆکی هەرێم بۆ ماوەی 2 ساڵی تر ماوەکەی بۆ درێژکرێتەوە ئەو کاتە با لایەنە سیاسیەکان ئەو کاتە با لیژنەی قانونی ئەندامانی پەرلەمان گفتوگۆی لەسەر دەکەین بەڵێ کاک ئاباز ئێستا لە ئێستادا کێ سەرۆکی پەرلەمانە و غیابی ینی لە ئێستا کێ لە فەراقی یاسایی هەیە لە هەرێمی کوردستان کێ سەرۆکی پەرلەمانەوە دکتۆر یوسف سەرۆکی پەرلەمانە سەرۆکی هەرێم ببوورە سەرۆکی هەرێم کاکە ئەمن ناتوانم بڕیار لەسەرەوە بدەم چێ سەرۆکی هەرێمە یان چێ سەرۆکی هەرێم نییە خۆی کەس سەرۆکی هەرێم نیە ئێستا ئەمن بە پێی یاسا قسە دەکەم یاسای ژمارە 19 ساڵی 2013مان هەیە لە مادەی یەکەم نووسراوە کە سەرۆکی هەرێم بەردەوام دەبێت تا 19 2015 مافی درێژکردنەوە دووبارەکردنەوەی کاغاباس ئەو فەراغ یاسایی کە ئێستا لە هەرێمی کوردستاندایە کێ پڕی ئەکاتەوە بەپێی ئەمەشیان بەڕاستی بەپێی یاسای سەرۆکایەتی هەرێم مادەی 15 نووسراوە دەڵێت لە بە هەر هۆکارێک ئەم فەراغە دروست بوو ڕاست هەندێک لە برادران دەڵێن مادەی 16 مادەی 16 بۆ ئەوە نییە بۆ ئەم حالەتەی ئێستا مادەی 16 بۆ حالەتێکە کە سەرۆکی هەرێم لە بەردەوامی ماوەکەی خۆیدایە دەتوانێت لەم حالەتەیە ئەوە زۆرێکی ترێ بەڵام مادەی 15 دەرێت بە هەر هۆکارێک لە هۆکارەکان یعنی هەر هۆکارێک بێ هەموو بابەتەکان دەگرێتەوە ئەمە سەلاحیەتەکانی دەگوازرێتەوە بۆ سەرۆکی پەرلەمان ئەوە من نیم وا دەرێم ئەوە یاسایە وا دەرێ با ئێمە بێنم یاسایە هەموارکەین بۆ جارێشتر بە ئەم قسەیەنەکە قسەیشتر بکەن بەڵێ کاغاباز لە ئێستادا هەموو لایەنەکان پرۆژەی خۆیانیانێ لەنێو ئەو هەموو پرۆژەیە و ئێوە ئەو چوار لایەنە ڕەخنەتان لە پارتی دیموکراتی کوردستانە بوو کە پرۆژەی خۆی نییە ناوچە نێو پەرلەمان
لە نێوان ئەم هەموو پرۆژەیە سازان چۆن بەدیەت؟ پرۆژەکان زۆر نەماون ئێمە یەک پرۆژەمانەیە ئێستا پەرلەمانی کوردستان پرۆژەکان هەر لایەنێک هەر فراکسۆنێک پرۆژەی خۆی پێشکەشی پەرلەمانی کوردستان کردووە لە پاشەوەی ئەمە لیژنەی یاسایی هەیە لیژنەی یاسایی کۆبووەتەوە راپۆرتی خۆی لەسەر نووسی و کردوویەتی بە یەک پرۆژەکەی ئێستاکە لەبەردەستی پەرلەمانی کوردستاندا و یەک پرۆژەمانەیە و ئەگەر سبەینێ پارتیش دەیەوێت بابێ گفتوگۆ لەسەر پرۆژەیە بکە ئەم مادە و بڕگانی کە خۆی دەیەوێت زیادی بکە کەمی بکە با گفتوگۆ بکەین بەڵام ناکرێت هەر لە دوورەوە بە وەرەقەیەکی سیاسیەوە ئێمە بتوانین چارەسەری بکەین ئەمە 24 ساڵە حکومڕانی لە وڵاتە دەکەین پەرلەمانمانەیە یاسامانەیە دەبوو ئێستا لە قۆناغێکی زۆر لە پێشتر بووینە ناکرێت ئێستاکە ئێمە نوێنەرانی خەڵکی کوردستان پشتگوێ بخەین بەداخەوە ینی پەرلەمانی کوردستان نەتوانێت کە باڵاترین دەسەڵاتی یاسادانانە بۆ ئەوەی کە چارەسەری کێشەی سەرۆکایەتیێرم کرێ پەنا دەبدرێ بۆ فەرمانگەیەک لە فەرمانگەکانی وەزارەتی داد کە پێی دەرێن ئەنجومەنی شورا بۆ ئەوەی ماوەی سەرۆکایەتی درێژکاتەوە یان ڕێگەی پێبدا کە ئەم فەرمانگەیە تەنها دەسەڵاتی هەیە بەسەر دەسەڵاتەکانی جێبەجێکردندا ئەوە دەسەڵاتە بڕیارەکانی ئیلزامی نینە ڕاوێژکارینە کە هیچ پەیوەندیەکی نییە جگەلەوەی کە سەرۆکی پەرلەمان هیچ ئاگاداری ئەو نووسراوەنیەکە کراوە بەداخەوە بۆ ئەمە نەگەڕێنەوە بۆ نوێنەری ڕاستەقینەی خەڵکی کوردستان 2 ملیۆن هاوڵاتی ئەم هەرێمی کوردستانە دەنجی داوە بە ئەندامانی ئەم پەرلەمانی کوردستان بۆ جۆ لە دەنجی ئەم خەڵکی کوردستان ناگرین یعنی ئێمە کە دەرین دەگەڕێنەوە بۆ گەل ئێمە گەلە یعنی ئێمە لە چه حالەتێک گەڕاوەتین بۆ گەل سەرۆکی هەرێمی کوردستان 2 خول و 2 سار سەرۆکی هەرێمی کوردستان بووە خولی یەکەم لە پەرلەمانەوە هەر ئەم پەرلەمانی کوردستانە دەنجی پێداوە و خولی دووەم بە ئیتفاقی لەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان توانیوێتی بێت بە سەرۆکی هەرێم و 2 سار درێژکردنەوەکەش بە هەمان شێوە هەر پەرلەمانی کوردستان دەنجی پێداوە و ئێستاش داوا لە پەرلەمان دەکا بۆی درێژ بکرێتەوە بۆ ئەگەر بۆی درێژکرێتەوە پەرلەمانی کوردستان نوێنەری ڕاستەقینە و شەرعی هەرێمی کوردستان ئەگەر درێژی نەکاتەوە نوێنەری ڕاستەقینە نییە و ئەوە پێویستە گەل ئەم بڕیارە بدە. بەڵێ زۆر سپاس بۆ عەباس فەتاح هەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە سوودەکەمان لە شاری سلێمان و لەگەڵمان بووی. سپاس بۆ خۆشەویست. بەردەوامین کۆمپانیای سەرپەرشتیاری پرۆژەی ئای بۆ